لا گەرمەی بانگەشەی هەڵبژاردنەکان و ئامادەکاری لایەنەکان و کەرنەڤاڵیان وەکو دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکان سەرۆکی حیزبێکی گەورەی کوردستان لە پێناو باشترکردنی گوزەرانی هاوڵاتیانی هەرێم لە بەغدایە بێ گوێدانە هەڵبژاردن پێویست بە بیرکردنەوە ناکات ڕوونا باسی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم. دەزانن لە ماوەکانی ڕابردوودا کێشەی نێوان هەرێم و بەغدا لەسەر دەستی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر کرا. ئێستا کە ڕێکەوتنێک لە ئارادایە دووبارە چۆتەوە بەغداد لە دەستپێکی کۆبوونەوەکانیشیدا لەگەڵ محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووەوە. لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کراوە داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کردووە ڕێکارەکانی ناردنی موچە خێراتر بکرێ بۆ ئەوەی لە یەک بەروار و کاتدا موچەی هەرێم و عێراق دابەش بکرێت و ئاستەنگەکانی بەردەم ناردنی موچە لا ببرێت. لە درێژەی کۆبوونەوەکانیدا لەگەڵ فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراقدا کۆبوونەوە تێیدا باسی لە سەربەخۆبوونی دادگاکان و سەروەربوونی یاسا و کاروبارەکانی داد و هەروەها ڕێکارەی یاساییەکانی پەیوەست بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد. دواتریش لەگەڵ قەیس خەزعەلی ئەمینداری گشتی بزوتنەوەی ئەسائیبی ئەهلی حەق لە بەغدا کۆبوونەوە لەنێو کۆبوونەوەکەدا باس لە نزیکبوونەوەی هەردوو لاو و هەروەها باشترکردنی پەیوەندیەکان کراوە جیالەوەش دووبارە باسی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت کراوەکە وەڵامدارەوەی خواستی هاوڵاتیان و هەروەها داواکاری هاوڵاتیان بێت. لە درێژەی کۆبوونەوەکانیدا لە بەغداد بافڵ تاڵەبانی لەگەڵ سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا نووری مالیکیدا کۆبووەوە لەنێو کۆبوونەوەکەدا دووبارە پرسی موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باس کراوەتەوە و هەروەها باس لە پرۆسی هەناردەکردنەوەی نەوت کراوە کە هیچ بربەستێ نەبێ بۆ ئەوەی کە موچە لە کاتی خۆیدا بگاتە هەرێم جالەوە دووبارە باسی هەڵبژاردنێکی پاک و بێگەرت کراوەتەوە هەروەها باسی دوایین پێشهاتە سیاسیەکان کراوە لە عێراقدا. دواتریش لەگەڵ سەرۆککۆماری عێراقدا کۆبوونەوە لەنێو کۆبوونەوەکەدا باس لە گرنگی بەردەوامی پێدام بە دیالۆگەکانی نێوان هەرێم و بەغدادرا لەسەر ئەو ڕێکەوتنەی کە لە پێشتردا لە نێوان هەرێم و بەغدا کراوە هەروەها باسی ئارامی و ئاسایشی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی کراوە.